هەموو هەفتە بابەتی وان خوای گەورە شکرم بە باشە بۆ سەیری ئەو دنیاە چۆنە سوڕێنەوە چێوە خۆ وەرە ژوورەوە کاکەش کەسێکی لە قەیەکی لێکرێتە وەرە ژوورەوە وای گەورە کابرای مۆلیدە نەبێ غازی سلام علیکم یاخوا بە خێر بێ غازی لە لنگت هەندێک بقرسێنەوە غازی یاخوا بدەسم بگرە عەبدولقادر یاخوا بە خێر بێ بەرم نەی كلها قرص قرص چاکیش کۆل ماشي سعدكوا یاخوا بە خێر بێ عندك لو باش ايوه تدي غازي جا كل امن او تازه زاني تمتوها بونو عين خوشي حاڵێکم مەیە کەس نەیبی عەبدولقادر اي خداي قورة شفاء لبوديني ان شاء الله غازي یاخوا بە خێر بێ والله غازي رانقو روتيك سو غازي على الراس دني قازي کورازانی چۆنە عەبدولقادر ئەو سەرسنگەم خەریکە هاتەقێ باوەڕە هەبێ بەنهەنگەڵم نییە یەک پێچی پیاە ئاوایەت و ئەڕۆکە خۆی کاتەوە بە ناو دڵمان نازام ئەم ئازارە چۆن نامپوشێت دەرم غازی ئارەقەی دەکەی وەڵای جاری وایە خەڵکە تەریق مەکاتەوە ئارەقاکە بەوانێ نا لەو گۆڕی ینی بێ تەریقکردنەوە ئەرە وەڵڵا ئادی دەرێم پشی تەنگ دەبی هەناسە تەنگ دەبی وەرە نییە هەناسەم زیکەیە نازام ئەڵێ فیتەی مرورم قوتاوە کە هەناسە ئەمە خەریکە ئاتەقێ بە خودای دەزانین سێ با پێت برێم ئەو دەردەچی بڕە قورسا بەس مەترسی ئەوە دەزانی چیە ئەمن چیژی برادرە چی خۆم هەیە هەر برادر کورە برادر نییە برا ئەی خوا لێکتان نەکە شەهادەی هینایەتەوە ئەمان چ شەهادەیە یەکەمی شەهادەیە نییە هەر تەمەشای نەخۆشی بکاتن کورە چەند کەسی عەمەلیات کردیە گۆرە چەند کەس لە بندەستی ناجع بووە دەرێم نییە ڕاست دەت بەمەکن چیژی ئەو برادرە نا بەخوا نایە من لە دنیای خۆیان لە دەرزی و دەرمان و حەبوشتی واترسم بەخوا نایە مەگەر مردوم لە ناو جێگاکەیە ئەحزان دەقەچی غازی کورە کو دەبێتەوە ناوجێکە دبی عەبدولقادر جان من ڕەفیقێکم نەخۆش و چوو دەرزیەکی لە خۆیە دوور بێ لە ڕوو کە ئاوا وەستا دەرزیالیا بۆ ئەم قاچەی ئاوا ڕق نەبوو لوشکەی داوی لوشکە ئەم قاچەی ڕق بوو ئێستش فەقیرە هەر ئەشەلیە ئەی کورە ئەوە یەک توش بووە ئەتوو ئەم دەت بەمەکن دکتۆرەکی شتیوانیە لە باشی بەو خوددای نییە هەر بەس بگەیەکنی حیلاج و دەرمان لۆ دەنووسیتن عملیاتت بێ عملیات لۆ دەکەوتەوە بەخوا نایە کورە بەخوای دی بە چاوی تۆ نایم عەبدولقادر نەخۆشم برا غازی مەیکەکە لە ڕەقیبات تووشی پەندەچی نەبی هەستە خۆت بگۆڕە بابڕۆی کۆرە کاکە من ناتوانم دەرزی لە خۆم بەم ناتوانم شور بخۆم بابە دەرگێ خۆمە بتلێم و عەبدولقادر غازی ڕاوە باش تشکت پێ ئەوەندە ڕێزم لێ دەگرن چووکە هاتو چۆی ناو مارێمان هەیە لە گەریان بە عایلا چۆی دەکەن ئەوەندە قەدرم دەگری دەرێم کاکە چی ئاسانە لە بۆی بکات قوربان نازام ئێستا دڵیشم تێکەڵیە نابوونی گۆرەکەی توێ باڵە بە قوڕ نەژی هەستە خۆت بگۆ ڕاستە نایم بەخوا نایم هەستە بەخوای دەت ئاخر ناتوانم عەبدولقادر ناتوانم ئەمن دەت بەم ئەمن لە بن هەنگری خۆمت دەرێم نییە دەت بەم هەتا وێن دەری بە سارش لە پێش یادێ دێینە خوارێ ئێدی چ دەوێتە بە بن هەڵگەرن مەگەڵا بۆنی قاچە زۆر خۆشن جا بۆن هەنگرە دکتۆری خۆمانە نەخۆشی خۆمە معقولە ئەمن لە مارێ بمنت بەمە دکتۆری بانەیەم بەخوای دی بەخوا زۆرە ترسم بەخوای بشترسێەوە بیاتون هابی بەونەوە ئای باشتە چی لێ نیە وەڵڵا کورە دکتۆر نییە ئەتوو بەس وەرە بزانە چ ڕێز و احترامەکەم دەگری دەرێم ئەوە خزممە ئەوە جیرانمە ئەوە برامە یعنی نییە دەبی ڕێزەکەت بگریتن ڕێزەکە یعنی حورمەتە زۆر هەگریە کورە کار لەوەی نییە حساب کە چیژێ خۆمە چیژێ خۆم لێ دەرێ ئەو لێ بە عائیلە ڕێز و احترامم هەیە لە خوای گەورە بەسیای بێتە باب تۆزێ بخەومەوە ئەنجا بم خەوتنەوە نییە خوا بانەیە بەخوای هەردەت بە ماستە هەستە بای من نەبێ بەسێت حرەکە هەستا غازی ڕاوەستە غازی تو نەخۆش بی ئەمە ژنە سەرسەنگم تەقی ماڵە چێن دەرێت بگرم هەموو قەلبت عیبە نازام چێن دەرێت ئێستا حالیانە سەرم بێشە خوا دەدگرم روسبي بياري ولا دكتور جناس بخير بخالي جان سلامة بيا أخوة
پورانی گیان چۆنە باشە شکر سۆزەی گیان هەموو لایەکتان باشن لە خوای بەزیادی گەلەگەلە باش ئەو عیلازانەی لە بۆ ئامینێت دانەقەد ئامین بەرای لێ نما ئەلحەمدوللا یەخوا هەر باش بێ خێر مامە قادرگیان خۆ نەخۆش نیت والله الحمدلله الحمدلله بخۆم سەعەتم باشە بەس ئامم مشکلەم کاکە غازیە کاکە غازی جیرانم بەس چ جیران وەڵا حسابە برامە ئەم نەخۆشە چیەتی؟ واللهی دکتۆرە ئەوەی ئەمن تێگەیشت بوو ئەوەی ئەمن زەینم لە بۆ ڕۆیشتبی ئەوە دەردەدریتی لەبەر ئەوەی نییە دەرێ ئەمن ئارەقەی دەکەم دەرێ ئەمە سینگم دێشی بەنهانگرم دێشی چەند شاقاوەکی بڕۆم ماندی دەبم خۆ ئەمن فڕم بە دکتۆری وەنیا بەس بە ئیسابی خۆم دەبێ ئەوە دەردەدری بیتن ئاوزە دەرێم هەتا جەڵتە و مەڵتەک لێنەدا عیلاجەشی چاکمانە بۆ بووس خوانەکە خاڵە گیان غازی بەڵێ ئەوە دکتۆرە جێلاف گاز بەڵێ دکتۆرەش خاڵە گیان هەناسە تو نەبێ والله ئەوەی ڕاستی بێ دکتۆرە نەوەڵە نا عیبم نییە ئارەقەی دەکات دکتۆرە ئارەقەی دەکات ئارەقاکەیت ئارەقا گەورە جاری وایە من 2 ساعات بە پێیان دەڕۆم ئارەقەی داکەم و عارەق ناشتیوانیە نانیمە سەرسنگ تێشێ سەرسنگە؟ نا 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 دێشی ئەخ نا هیچ شوێنەکەم ناشێ بنباڵ تێشێ؟ بنبال؟ هەرێ وەڵڵا دەیگۆ بنبارم هە زۆرژان بە گەورە دوێنێ شوتێکم هەڵگری 15 کیلۆ بەمەنگڵ کوێ مێشیە؟ نا ئەی باشە ئەگەر تۆ هیچ شوێنێکی نایشێ بۆ هاتن والله ئەوەی ڕاستی بێ عەبدولقادر وتی خزێکمان دکتۆرە هەروە بۆ خۆشیێکی سەرێکی لێنە ناکە هاوبۆ من حەدیقەم چاکرد لە ماڵەوانەیە خەریکی ئیش و کار بوو وتی با بڕۆی سەرێکی لێ من هاتم لەگەڵیان ئەگەر ڕوو ڕەش بیارێ وەڵڵا کورە ئەتونە نابزەی نەکەن و ڕوو ڕەش ئەتو باشە ئەتووا دەتۆپی ئەتو هەموو شتەکان لەگرنەوە نەخۆشە دکتۆر ژیان داهۆی لێبوڕ نەکەین ئەگەر کاتمان گربێنە وەڵام من هیچ نەخۆش نیم دکتۆرە وەڵڵا نەخۆشە کورە ئەوە ئەتو لۆ ئەتو شتەکان هەموو لەمان بە درۆزت دەدا ڕوێ من ڕەشگای ڕوو ڕەش نەرێ وەڵڵا نا هیچم نییە دکتۆرە هیچم نییە با کاتیشەی لێ نەگرین نەخۆشی کە لە دەرەوە هەیە با کاتێ لێ نەگرین با بڕۆین مام قادرەوە نەخۆش نییانە نەخۆشە بەس نازانم لۆوە نارێتن زۆر سەلام لە باوم بکە شەرمەزارم ڕوومنی ڕەش کرد فڕۆی ئەشداد و ئاغاتم ڕەش بۆچی ئەتو بینەیرکوان دکتۆر ژیان با زیاتر لە کاتێ نەگرین من نەخۆشم یەک مشکیلەم نییە بەس عاجز مەبە خزمەکە و درۆزنە سەر چاوەڵات ئەتو وەرە برێ باشە باش سەرمە بەرازلوونە دەریێت و وەخت ڕاست درم بتەقین کورە وەرە ئەو فڕە ڕێز و احترامم هەبوو ئەویشی لێ فوتاندم تو برێنەوە عەبدولقادریش نییە ئیشم نییە کورە تو وەرە بزانم ئەتو لۆ عەیام ناموسێ منت بلەکن دکتۆری کورە تو لە مارێ دەتگۆ پشیلەی تۆپی لێوێ دەرێ دەتگۆ عیبم نییە ئێ باشە تو لۆت کردەوە کورە عەبدولقادر تۆ پیاویشی عاقڵی من نەخۆشم خۆم بە پێوە ناگرم خەریکە ئەو سەرسنگەم ئەتەقیە کەی وەختی ئەم ناخەشانێ با بڕۆینە ماڵە بخۆم پاڵکەوە بزانە دەژرێ نەخۆشم بەس ئەتو وەرە بە من برێ ئەتو نەخۆشی وا ئەلعانە چێ لە دەرکە دەدرێ نەخۆشم بەس ئەتو لۆ لەکن دکتۆری نەتگۆ نەخۆشم دەگۆ هیچ عیبم نییە هیچ عیبم نییە عەبدولقادر من باوکم وا تەربیەتی یاوم وتی ڕۆڵە بە حەیاتی سڕی دڵی خۆ لای خەڵکی بێگانە مەڵێ چۆن سڕی دڵی خۆم بە کشێکی بێگانە ئاڵێم با بڕین تخواز وەرهی لاکەم هاي حمرت نەمینێ ئەرێ وەڵا لەگەر سڕی دریشت کورەوە نەخۆشە کۆ دەبینەرێ سعيد وعفوك أو دودت صعيبي نبولو کورە لە بێ عەقڵی خۆی بدە باوکم وا تەربیەتی یاوم وتی ڕۆڵە بە حەیاتی سڕی دڵی خۆ لای خەڵکی بێگانە مەڵێ خدا لا خدا لا إله إلا الله